دوو لایەنی سربەخۆیی خوازی ڕۆژهەڵاتی کوردستان یەکیان گرت و ڕایانگەیاند لەمە و بەدووە لە چوارچێوەی یەک حیزبدا درێژە بە خەبات و تێکۆشانیان دەدەن. پارتی سربەخۆیی کوردستان و بزوتنەوەی سربەخۆیی خوازانی کوردستان پاش پرۆسەیەکی جددی بەدانیشتن و لەیەکتێگەیشتن بەرپرسیارانە و ئامانجدار لە وتووێژ و گفتوگۆی سیاسی و ڕێکخراوەیی و پاش گەیشتن بە ڕێکەوتنی استراتیژی تەواو لەسەر شوێنێتی بەڕێوەبردنی پێکاتەی هاوبەش بنەما و بنچینەکانی پێڕەوی بنەڕەتی و بەرنامە و ئەساسنامە و پێکاتەی ڕێبەرایەتی نوێ یەکبوونی خۆیان ڕاگەیاند. دەقی ڕاگەیاندنەکە بەم چەشنەیە. ڕاگەیاندنی فەرمی یەکگرتنی دوو هێزی سربەخۆیی خواز، بزوتنەوەی سربەخۆیی خوازانی کوردستان و پارتی سربەخۆیی کوردستان. خەڵکی ئازادی خوازی کوردستان، حیزب و ڕێکخرا و کەسایەتیەکان، تێکۆشەران، ئەندامان و سەرجەم دڵسۆزانی سربەخۆیی بۆ کوردستان. لەو بارودۆخە هەستیارەدا بە خۆشحاڵیەوە ڕای دەگەێنین کە ئێمە لە پارتی سربەخۆیی کوردستان و بزوتنەوەی سربەخۆیی خوازانی کوردستان پاش پرۆسەیەکی جددی بەدانیشتن و لێکتێگەیشتن بەرپرسیارانە و ئامانجدار لە وتووێژ و گفتوگۆی سیاسی و ڕێکخراوەیی و پاش گەیشتن بە ڕێکەوتنی استراتیژی تەواو لەسەر شوێنێتی بەڕێوەبردنی پێکاتەی هاوبەش بنەما و بنچینەکانی پێڕەوی بنەڕەتی و بەرنامە و ئەساسنامە و پێکاتەی ڕێبەرایەتی نوێ یەکمان گرت و بەم شێوەیە خەڵکی کوردستان و بیرڕای گشتی ئاگادار دەکەینەوە کە هەردوو لایەنی سیاسی پارتی سربەخۆیی کوردستان و بزوتنەوەی سربەخۆیی خوازانی کوردستان بە فەرمی یەکمان گرت و لەمە دووە چالاکی سیاسی و نەتەوەی و تەشکیلاتیەکانمان لە چوارچێوەی یەک حیزبی نوێ لەژێر ناونیشانی پارتی سربەخۆیی کوردستان درێژە پێدەدەین. ئەم بڕیارە جیا لە ڕێکەوتنێکی ڕێکخراوەیی لە نێوان دوو ڕەوتی سیاسی وەڵامێکی مێژوویی و نەتەوەی و بەرپرسیارانەیە بەخواستی نەتەوەکەمان لەلایەک و هەلومەرجی هەستیار و قۆناغی چارەن و سازی ئێستای ڕۆژهەڵاتی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی. لەم بارودۆخەی ئێستادا کە ناوچەکە لەگەڵ شەڕ و گرژی، گۆڕانی ژیۆپۆلیتیکی، گۆڕانکاری لە هاوسەنگی هێز و هەنگاونان بەرەو سەر لە نوێ داڕشتنەوە و دیزاینکردنەوەی نەخشەی ناوچەکە و ڕۆڵ و کاریگەری کارەکتەرە جیهانی و ناوچەیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە، کوردستان زیاتر لە هەر قۆناغێکی دیکە وەک یەکێک لە کارەکتەرە سەرەکیەکانی گۆڕانکاریە ناوچەیەکان دەردەکەوێ. بۆیە ئێمە گەیشتووینەتە ئەو باوەڕەکە پڕشوو بڵاوی هێزە سربەخۆیی خوازەکان چیتر وەڵامدەری پێداویستیەکانی ئەم قۆناغە نییە و یەکدەنگی و یەکبوونی نەتەوەیی و یەکگرتووی سیاسی سربەخۆیی خوازان پێویستێکی هەنووکەی و مێژوویە. هەروەها بەدیهێنانی ئامانجەکانی نەتەوەی کورد پێویستی بە یەکڕیزی ئیرادە و یەکڕیزی ڕیزەکان و چڕبوونەوە و تەرکیزکردن لەسەر توانای نەتەوەیی هەموو تاک و لایەنەکانی کوردستان هەیە. لەسەر ئەم بنەمایە بە هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە وێژمانی سربەخۆیی خوازی، بە هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە ئازار و قوربانیدان و ئارمانجی نەتەوەی نەتەوەکەمان و بە هەستکردن بە بەرپرسیارەتی لە بەردەم مێژوودا پێکەوە ئەم هەنگاوە دەنین تا لەگەڵ یەک بە هێزی زیاتر، شەرعیەت و ڕەوایی زیاتر و ئاسۆیەکی ڕوونتر درێژە بە تێکۆشانی سیاسی و
نەتەوەیی بۆ ئازادی و سربەخۆیی کوردستان بدەین. بناغە و بنەما فکرەکانمان و ئامانجی سیاسیمان بریتین لە یەکگرتنی ئەمڕۆمان لەسەر بنەمای ناوەڕۆکێکی ڕوون و ئاشکرا و بێد و دڵی دامەزراوە. نەتەوەی کورد نەتەوەیەکە کە مافی دیاریکردنی چارەنووسی خۆی هەیە. ئەم مافەش مافێکی مێژوویی، سروشتی، سیاسی و ڕەوایە کە هیچ دەسەڵاتێک ناتوانێ لێی زەوت بکە یان لێی بستێنێتەوە. ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان باوەڕمان وایە پێویستە دان بە مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەی کورد دابنرێت. پێویستە نەتەوەی کورد خاوەنی سەروەری سیاسی خۆی بێت و خەبات و تێکۆشان و هەوڵی ڕێکخراو بۆ دامەزراندنی دەوڵەتی سربەخۆی کوردستان ئامانجێکی ڕەوا و نەتەوەیی و مێژوویە. لەم ڕوانگەیەوە سربەخۆیی بۆ ئێمە دروشمێکی کاتی نییە، پرۆژەیەکی نیشتیمانیە، پێویستیەکی مێژوویە و ئاسۆی استراتیژی خەبات و تێکۆشانمانە. ئەم یەکگرتنە دەربڕ و ڕنگدانەوەی چەند ڕاستیەکی گرنگە. یەکەم، ئێمە نیشان دەدەین و دەیسەلمێنین کە هێزە سربەخۆی خوازەکان دەتوانن بە پاراستنی شکۆ و کەرامەتی سیاسی بە گفتوگۆ و دیالۆگ بە لێک تێگەیشتن بە بەرپرسیارانەیی و بە تێگەیشتن لە بەرژەوەندیە باڵاکانی نەتەوەکەمان بگەنە یەکگرتوویی. دووهەم، لەم ڕۆوە بە پشتبەستن بە پێکاتەیەکی یەکگرتوو، سەرکردایەتی و ڕێبەری هەڵبەش، بەرنامە و یاسایەکی ڕوون و ئیرادەیەکی سیاسی یەکگرتوو، خۆناغێکی نوێی خەباتی سیاسی ڕەوچی سربەخۆی خوازی دەست پێ دەکات. سێهەم، ئەم یەکگرتنە بە مەبەستی بەهێزکردنی گوتاری سربەخۆی خوازی، زیاترکردنی هێزی ڕێخستن، فراوانکردنی پەیوەندی زیاتر لەگەڵ نەتەوەکەمان و بەرزکردنەوەی سەنگ و قورسایی سیاسی حیزبەکەمان و وێژمانی سربەخۆی خوازی لە هاوچێشەکانی داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەنجام دراوە. چوارەم، ئێمە بەم کارە جارێکی تر جەخل لەوە دەکەینەوە کە بەرژەوەندی باڵای نەتەوەی کورد لە پێش هەر جۆرە بەرژەوەندیەکی تەسکی حیزبی و تاکە کەسیدایە. نەتەوەی تێکۆشەر و سەربەرزی کوردستان. ئەم هەنگاوە وەڵامێکە بۆ چاوەڕوانی مێژووی ئێوە بۆ یەکڕێزی، لێک نزیک بوونەوە و یەکگرتوویی هێز و لایەنە سربەخۆی خوازەکان. ئێمە زۆر باش دەزانین کە نەتەوەکەمان لە چەندین دەیەی ڕابردوودا نرخێکی قورسی بۆ ئازادی، سربەخۆیی، کەرامەتی سیاسی، شناس، مانەوە و ناسنامەی خۆی گاوە. ئەمڕۆ ئەرکی ئێمە ئەوەیەکە بە هێزێکی زیاترەوە، بە پێگەیشتووی سیاسی، یەکگرتووی ڕێکخراوەیی و بە گوڕ و چینێکی نوێوە ڕوو لە ئاسۆی ڕوونی نەتەوەیی درێژە بەم ڕێگایە بدەین. ئێمە پابەند دەبین و بەڵێن دەدەین کە پارتی یەکگرتوومان دەنگی ڕوونی ئیرادەی نەتەوەیی و داکۆکی کاری ڕاستەقینەی مافەکانی نەتەوەی کورد و ئامرازێکی ڕێکخراو بێ بۆ پێشخستن و بەرەو پێشبردنی دۆزی سربەخۆی خوازی. هەر بەم بۆنەیەشەوە داوا لە هەموو هێز و لایەنە سیاسیەکان، ژنان و چالاکانی سیاسی و مەدەنی، کەسایەتیەکان، ڕووناکبیران، لاوان، سەرجەم چین و تۆژەکانی کۆمەلگای کوردستان و هەموو ئەوانەی باوەڕیان بە سربەخۆیی کوردستان هەیە دەکەین کە ئەم دەرفەتە مێژوویە بە جددی وەربگرن. با پاڵپشت و هاو سەنگەر و هاو خەباتی یەکتر بین. جیاوازیە فکری و ئایدۆلۆژیەکان لە ئێستادا بنینە لاوە و
لە دەوری خاڵە هاو بەشە نەتەوەیی و نیشتیمانیەکان کۆببینەوە بە بەرپرسیارەتی و بوێری سیاسیەوە بەرەو پێکێنانی هێڵێکی فراوانتر و بەهێزی سربەخۆی خوازی هەنگاو بنین. ئەم جارە دەبێ بە ئیرادەیەکی یەکگرتوو ڕێکخرا و نەتەوەیی سەروەری سیاسی خۆمان بەدەستەوە بگرین و بگەینە سربەخۆیی و بنیاتنانی دەوڵەتی سربەخۆی کوردستان. پێویستە داهاتوو بۆ بەرژەوەندی نەتەوەکەمان دابڕێژین. ئێمە لە پارتی سربەخۆی کوردستان لە ئەنجامی ئەم یەکگرتنە مێژوویە جارێکی دیکە بەڵێن بە نەتەوەکەمان دەدەین لەسەر ڕێگەی ئازادی و سربەخۆی کوردستان پتە و بەورە شێلگیر و پێداگر بمێنینەوە. داکۆتی لە مافی سەروەری سیاسی نەتەوەی کورد بکەین لە بەرامبەر گۆڕانکاریە چارەن و سازەکانی ناوچە بە وشیاری سیاسی بەرپرسانە و نەتەوەی کار بکەین و ئەم دەرفەتانە بقۆزینەوە. هەموو هێز و توانای خۆمان لە ڕێگەی ڕێخستن یەکگرتووی و سەرکەوتنی وێژمان و گوتاری سربەخۆی خوازی بەکار بهێنین بە پشت بەستن بە ئیرادەی نەتەوەکەمان و بە هیوای داهاتوویەکی ئازاد و سربەخۆ بۆ کورد و کوردستان یەکگرتوانە بەرەو ئاسۆیەکی ڕوون هەنگاو داوین. سەرکەوێ خەباتی ڕزگاری خوازانەی نەتەوەی کورد بۆ بنیاتنان و دامەزرانی دەوڵەتی سربەخۆی کوردستان. پیرۆز بێ یەکگرتنی پارتی سربەخۆیی کوردستان و بزوتنەوەی سربەخۆی خوازانی کوردستان. پارتی سربەخۆی کوردستان 20 ڕەشەممەی 2725 کوردی 11 مارسی 2026 زاینی.